بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. خۆشەویستان خۆشحاڵم کە لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی نووسین و یادەوەری کە بریتە لە ئاڵقەی ژمارە 101 با خزمەت ئێوەی خۆشەویست دەکەمەوە. خۆشەویستان لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر پێمان باش بوو کە جارجارە ئاوا لە پەراوێزی کتێبەکانە یاخود با بڵێن جارجارە ئاوا لە دەرەوەی کتێبەکانی مامۆستاش چەند پرسێک هەیە بەتایبەتی پرسە سیاسیەکان، ئەو پرسانی کە پێوەستن بە ژیانی خەڵکەوە و ئەو پرسانی کە بەردەوام قسەیان لەسەرکرێ و ئەو پرسانە کە پرسی ڕۆژن جارجارە قسەش لەو بابەتە بکەین و هەروەها جارجارە بچینە دەرەوەی کتێبەکان. خۆشەویستان ئەمانە چەند ئەڵقەیەک لەسەر مەوزوع سیاسیەکان لەسەر مەوزوع گرنگە سیاسیەکان بکەین، ئەو مەوزوعانە یاخود باڵێن ئەو پنتە سیاسیانی کە پێوەستن بە ژیانی گشتیەوە یاخود بە پێویستن بە هۆشیاری گشتیەوە. بۆیە لێرە بەدوا ینی لە چەند بەرنمەیەکە لە پرسە ڕاستەوخۆکانی سیاستەوە تاکو و بابەتی حیزبی و هەروەها تاکە ئەگاتە بە بابەتە کۆمەڵایەتەکان و هەروەها هەتا ئەگاتە سەر ئەو بابەتانەی کە پێوەستە بێتەوە جارێشکە بە تەکنۆلۆژیاوە، چونکە تەکنۆلۆژیاش بەخۆی بۆ بەشێک لە ژیانکردنی ئێمە و تێکڕای ئەو بابەتانی کە پێوەستن بە ژیانی ئێمەوە لە تەکنۆلۆژیاش یاخود با بڵێن لە ئاستی ئەوەی کە پێگوترێ دنیای نێت و میدیای دیجیتاڵیا بابەتی گەرمن. بۆیە لێرە بە دوای ئینشاڵڵا چەند ئەڵقەیەک لەسەر ئەو بابەتاناکەین. زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس کاک پەیوەندی، ئەوش بەخێر بێن. زۆر سپاس دەکەیت مامۆستا. پرسیارێکی سادە بەڵام تابڵی گرنگ و قۆڵ ئەوش ئەوەیە کە چەند عنوانێک هەیە لەسەرەوەی کە سیاست کۆتایی هاتووە یاخود هەندێک لە بیرمەندان مەرجی سیاست ڕاگەێنن. خۆ ئەگەر سیاست بەمانە گشتێکەشی نەبێ پیان وایە ئەم مۆدێلە لە سیاست، ئەم مۆدلی کە بەتابەتی ئەم مۆدلی کە لە دنیای ئێمە ڕوەداوە لە ژیانی ئێمە نزیکە، پیان وایە ئەم مۆدێلە ناتوانێت خزمەتی خەڵک بکە و ناتوانێت لە ئاستی پێویستە بێ. ئەم مۆدێلێکە لە ڕابردووە توانیوێتی خزمەتی خۆی بکە، واتە ئەگەرەوە دروست بێ هێزە سیاسەکان ئەوەی کە بیریان با ئابڵێن لە بەرژەوەندی سیاسەکانی خۆیان کردوەوە ناتوانیوە بیر لە بەرژەوەندی گشتەکان بکەنەوە یاخود بە جۆرە لە جۆرەکان ینی نەیانتوانیوە ڕاستەکەی لە ئاستی پێویستا بن. بۆیە هەندێک پیاون وایە ئەمە مەرجی ئەو جۆرە لە هێزەکانە و هەروەها سیاست بەم شێوازەی لانیکەم بەم فۆرمەی گەشتۆتە کۆتایی. بابزانین جەناب دڵی چی؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. كاك بيوند عرب دلن فهم السؤال نصف الجواب. لبرسيار تيجيشتن نيوي ولا مكيدي من بيم خوشة تيشكن بوب خيسر أم موديلي سياسات كذلن باوینە ماوە هەر بە کورتی مە بەس مامۆستا پیان وایە ئەم مۆدێلە حیزبی کە ئەوەندەی کە ڕووی لە ناوە خۆیەتی و ئەوەندەی کە با بڵێن مۆدلێکی چاوچنۆکە و هەوڵەدا کە خزمەتی خۆی بکە و دیدێکی زۆر مۆنۆپۆلی هەیە، پیان وایە ئەم مۆدێلە کۆتایی هاتووە و ئەم مۆدل ناتوانێت خزمەتی ژیان بکە. ڕاستی چونکە وەکو گوتم کە دەڵێ ئەم مۆدلی لە سیاست ئەویان دەگەیەنێ شتی کەش دەگەیەنێ شتی دیکەش دەگەیەنێ ئەوش دەگەیەنێ کە تۆ تەماشا بکەی داخوا دەوڵەتانی دراوسێت چ دەڵێن، هەروەها ئەوەش دەگەیەنێ کە تۆ تەماشا بکەی داخوازل هێزێک چی پێ چاکە تۆش وا بکەی لە وڵاتەکەتدا. هەموو ئەوانە هەن شتی کەش هەر هەیە. کاک پەیوەند لەوەتی خوا مرۆڤی لەسەر زەوی داناوە جۆرێک لە سیاسەتکردنی هەر هەبووە. سیاسەت وەکو جارێک کە باسمان کردووە واتە مشور خواردن و بەڕێوەبردن و کاروبار هەڵسوڕاندنی کۆمەڵگا. ئەنجا خێزانێکیش پێویستی بە سیاست دەکا، ژن و مێرد ئەگە هەر پێکەوەش بن و هەر منداڵیشان نەبن دەبێت جۆرێک لە سیاسەتیان هەبێ چۆن خێزانەکەیان بەڕێوەبەرن و ئیدارە بدەن.
هەروەها گەڕەکێکیش و گوندێکیش و شارێکیش و وڵاتێکیش گومانی تێدا نیە. بۆیە مرۆڤ لە سیاسەتکردن بەواتە ڕاستەقینەکەی کە بریتێ لە بەڕێوەبردن و موشور خواردن هەرگیز بێنیاز نابێ. ئەوە وەکو ڕاستیە کە لە واقعدا بەرجەستەیە. یعنی مرۆڤ هەرچی بکە و هەر چۆن بکە هەر لە ذاتی خۆشیدا تاکێکیش دەبێ زۆرێک لە سیاسەتی بۆ خۆی هەبێ. یعنی بەیانیان کە هەڵدەسێ ئایا تۆزێک وەرزش دەکا، خۆی دەشوە، خۆی دەگۆڕێ، چی دەکا لە ڕووی جەستەیەوە، لە ڕووی ڕۆحیەوە، لە ڕووی فیکریەوە، لە ڕووی سلوکیەوە، لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیەوە دەبێت ینی هەر تاکێکیش دەبێت زۆرێک لە سیاسەت و ئیدارەدانی بۆ خۆی هەبێ. ئەوە لایەکی قەزیە کەواتە سیاست هەرگیز وای لێ نایە کە مرۆڤ پێویستی پێی نەمێنێت چونکە هەر بریتێ لە ئیدارەدانی کۆمەلگا و دەوروبەر و ئەوانە لە کایەکی بچووک بێ وەکو خێزان کایەکی فراوانتر بێ وەکو دەوڵەت. ئەوە یەک. دوو، ئەو شێوە لە سیاسەتکردن ئەوەی کە جەنابەت نوختە خستە سەرپێی تێیدا کە سیاسەتی قۆرەخکاری، سیاسەتی مۆنۆپۆل بە زاراوی بیانی، یا هەموو شتێک بە خۆ ڕەوابینین و هیچ شتێک بە خەڵک ڕەوانەبینین، سیاسەتی هی خۆم بۆ خۆم هی تۆش دەخۆم، سیاسەتی بە ملیار لێرکردنی حیزب و خزم یاخود دەوروبەر بەتەکید ئەوە چ لە هەرێمی کوردستان و لە ئاسی عێراق هەروەها لە ئاسی هەر وڵاتێکی دیکەش کە زۆریش ئەو جۆرە سیاسەتکردنە هەر دیارە کە هەتا بینەقاقای شەقیوەتە نێو کۆڵی قەیران و کێشە و هەم لە دنیادا ئەوانەی ئەو جۆرە سیاسەتە دەکەن عیبدارن، هەم لە ڕۆژی دواییشدا گوناحبار و شەرمەزارن. من لەو بینەدا بەرپرسێکی ئەم وڵاتە هاتە لام شتێکم پێگو گوتم ئەوە دانیش بووین تەوەن ئەوان شاندێک بوونێ باش گوتم پێویستە هەمومان لە بورجی عاجی بینە خوار. تام بورجی عاجی خۆی بورج ینی قەڵا عاجی یعنی ئەوەی کە لە دەدانی فیل دروست کراوە چۆ دانی فیل دیارە مادەیەکی بە نرخە و هیچ قەڵایەک نیە لە دانی فیل دروست کرا مەگە پێی هەڵواستنەوە بەڵام پەندەکەوا هاتووە. دوای وێنەیەکم بۆ هێنایە گوتم دەڵێن جارێک کابرایەک لە کۆشکێکی بەرزەوە ڕوانی وێتە خوارێ کابرایەکی فەقیر و هەژار و نەداری لە خوارێ بینی و لە خوار کۆشکەکەی لەوێ ڕەبانگی کردو توێتی فڵان کەس توێتی بەڵێ توێتی لێرەوە لەو شوێنە بڵندەوە کە دەڕوانم بۆ تۆ لە خوارێ هەر بەقەد قەندە شەکرێک دیانی قەندە شەکر هەبوو وەختی خۆی دەیانشکان کڵۆ کڵۆ ئەویش تێ هەڵدەڕوانێ و دەڵێ منیش کە لەم نزماییەوە تەماشای تۆ دەکەم لەو بڵیندای هەر هێندی قەلە ڕەشێکت دەبینم تمجا ئەوەی خەڵی بەقەد قەندە شەکر ببینێ خەڵکی وەکو قەلە ڕەش دەیبینێ یعنی بە ناشیری دەیبینێ. لە ڕاستیدا ئەوە نەکەر ئێستا کاتی بەسەر چوبێ هەر لە مێژە ئەو جۆرە سیاسەتکردنە ئەو هەموو شتێک بە خۆ ڕەوا بینینە وەشت بە خەڵک ڕەوانە بینینە ئەو خۆ پێ گەورە بوون و بەرز بوونە و خەڵک پێ نزم و بچووک بوونە یعنی هیچ کاتێک لە ڕاستیدا ڕەوایەتی نەبووە حەق نەبووە بەڵام فعلا لە واقعی ئێستای ئێمەدا چ لە هەرێمی کوردستاندا من زۆر جار گوتوم بەڵام لێرەش دووبارەی دەکەمەوە چونکەوە حەقیقەتێکە حەقیقەتێکی تاڵە پێویستە هەمیشە بگوترێ. کاتی خۆیمە هەمومان لەو شاخ و داخە پێکەوە بووین ژیانمان وەکو یەک بوو یاخو زۆر لێک نزیک بوو هەر ئەو پەڕەکەی ئەو برنجی دەخوارد ئێمە ساوارمان دەخوارد ئەو پەڕەکەی ئەو لەوانەیە ئەو ئێسترانەی کە کەلوپەلی پێدەگواستنەوە لە ئێستەکانی ئێمە باشتر بوون ئەو پەڕەکەی بەڵەسن جلو بەرگەکەی ڕەنگە تۆزێ بەڵام هەر وەکو یەک بووین لەو شاخ و داخە. ئێستا هاتوینەوە بۆ شار هەر هەمان ئەو کاراکتەر و نەفەرانی کە لە چیا پێکەوە بووین ژیانمان وەکو یەک بوو ئێستا ئەو چۆتە عاسمانەوەی دیکە چۆتە عەرزێ ئەو بە حیسابی خۆی نازانێ لەبەر زۆری پارەکەی لێرە لە هەرێم جێی نابێتەوە دەینێرێ بۆ دەرێ ئەوی دیکەش بە حیسابی خۆی نازانێ پارە لەکوێ پەیداکە بۆ دابینکردنی پێداویستە سەرەتایەکانی یعنی هەر لە حیزبێکیشدا ئەوە هەیە. من کادری هەندێک لەو حیزبانە کە خوان چاویان نایانبینێ ئەو حیزبانی کە حکومڕانن هاتووە بۆ لام دەپارەتەوە بۆ ئەندازێ پارەی کەم
دەڵێ نەخۆش خۆم پێ چارەسەر ناکرێ مەدی قیادی حیزبەکە دەڵێ مامەسە ئەوانە خۆ ئاگیان لە کەس نییە خوا ئاگادارە ینی نەکی حیزبی هی هەردوو حیزبەکەی کە خۆیان حکومڕان و خاوەنی ئەم وڵاتە دەزانن ئێ باشە تۆ نابی ویژدانت هەبێ جا من زۆر جار گوتومە ئەو خەڵکە و قیادە سیاسی و چینە سیاسی ئەم وڵاتەی ئێمە کاک پەیوەند لە ئیسلام پچڕاون بە دیموکراسیشەوە نەنووساون یعنی زانی ئەوەی کە خوا فەرموویەتی لە قورئاندا و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕێبازەکەی خۆیدا ڕەشاوی بکەن ناوەشە کە تەماشاکە وڵاتانی دنیا چۆن بەڕێوە دەچن کاکە خۆ هەر کەسێ چووی بە وڵاتانە دەزانێ لای کەمی پێداویستیەکانی ژیان بۆ هەموو کەس دابین کراون من چۆن بۆ وڵاتانی ڕۆژئاوا بۆ وڵاتانی ڕۆژهەڵات بۆ هیدیکە یعنی لای کەمی پێداویستیەکانی ژیان جێگە و ڕێگەیەک خواردن و خۆراکێک بەرگ و پۆشاکێک هەلی کار یعنی ئەوانە ئەندازەیەک موچە کە پێداویستەکانی خۆی پێدابین کە بۆ هەموو کەس دابین کراوە جا ئەمجا ڕاستە لەوێ باج و خەراج زۆرە لەسەر خەڵک بەڵام دوای پێداویستەکانیان بۆ دابینکردن باش دەخەنە سەر شتەکانیان ئەگەنا من برادێکم لێ دەگوما بەسا حسابم کردووە 153 واریداتی من بۆ حکوومەتە 153 یعنی ئەو پارەی پەیدا دەکەم نیوەی زیاتری بۆ حکوومەتە بەڵام هەر زۆریش دەربەست نییە بۆ چونکە پێداویستەکانیان بۆ دابین کردووە جا لێرە پێداویستی بۆ خەڵک دابین ناکەن باج و خەراجشی دەخەنە سەر نەک هەر ئەوە بازاڕشی لێ قۆرق دەکەن و پێشان وا خەڵک نازانێ هیچم زۆر بەزەیم پیان دادێ من لە کۆبنەوەی تایبەتی جار ئەو شتانە دەڵێم لەو بینەدا لەگەڵ نوێنەرینە توێگرتوەکان زیینیم بلاسخارد دانیشت بووین هەموو حیزبەکانیش لێوێ بوون قسەی خۆم زۆر بەڕوونی کرد کە گوتم ئەوەی معەمەر قەدافی کاتی خۆی بە خەڵکی لیبیای دەگوت نحن ئەحەق بلیبیا یعنی ئێمە شایستەترین بە لیبیا لیبیا هی ئێمە وە ێزانی لیبیا مەزرعەیە ئەویش خاوەنی بێ تون خۆ زۆر کەسێ هەمان هەست و نەستی قەدافی هەیە بەڵام وەکوی ئاوا بە ڕوون و ڕاشکاوی نهێڵێ ئەگەر ناوی دەڵێ من کاکە هەرێم هی منە ئەم عێراقە هی منە ئەم بەنەوتەوە بە عەرزەوە بە عیبادەوە بە بیلادەوە هی منە ئێکاکە دەچوێ هێنا ئێدە فەرمو ئەوە بە مەنتیقی شەرعی درۆیە بە مەنتیقی شەرعی بە لۆژیکی شەرع خوای پەروەردگار فەرمێ خەلق لەکم ما فی الأرض جەمیعا ئەوەی لە زەویدا هەیە بۆ هەمووانتانی خوڵقاندووە والأرض وضعها للأنام خوا زەوی داناوە بۆ خەڵک هەروەها سەخر لەکم ما فی السماوات وما فی الأرض جەمیعا هەرچی لە ئاسمانەکان وزی بۆ لە هەمووی تێکرد لایەن خۆی بۆ ئێوە واتە بۆ هەمووتان ئێ باشە ئەو بە مەنتیقی لۆژیکی شەرع بە لۆژیکی دیکەش خۆ هەر لۆژیکەکەی خۆشیان کە گەر خۆیان بەسی کۆلاریس دەزانن بە حساب لافی جێبەجێکردنی دیموکراسی لێ دەدەن خۆ لەوێش هەروان نییە خۆ لە وڵاتانێک کە ئەو بیردۆزانە تێدا پیادە دەکرێن وان نییە ئێ باشە تۆ کوێ ینی وەکو کوێ دەچی دەتوێت چی بکەی کە ئەو ڕۆژە بە سەراحەت باس کرا گوتیان کاکەوەی ئێمە نە حکومەتەوە نە حکومەت نییە هەر دەسەڵاتێکە و هەرچی دامەزراوەیە شکۆش کێنراوە یاسا پێشێل کراوە مافی مرۆڤ زەوت کراوە خەڵک دەگیرێ و سیناریۆ بۆ دروستەکرێت بە درۆ دەهێڵدرێتەوە یعنی وەزعی زۆر خراپەیە و پێم وایە کە ئەرچی هەموو خەڵکیشە ڕەنگە دوایی نازم پرسیاریش ڕەنگە بکەیت ئەرچی هەموو خەڵکیشە کە وەدەنگ بێ و کۆتای بم واقعە بێنێ و ئەوە پێش ئەوەی لە بەرژەوەندی مەزڵومەکان بێ لە بەرژەوەندی زاڵمەکانە چونکە مەزڵومەکە لە قیامەتی داوای مافی خۆی دەکاتەوە لە دنیاش خەڵک دەزانێت مەزڵوم بەزەی پێدادێ بەڵام زاڵمەکە لە دنیادا نەفرینی لێکراوە لە قیامەتیش لە ڕەحمەتی خوا دوور و تووشی سزا دەبێت مامۆستا هەڵبەت خۆ ئیشی من ئەوە نییە کە سیاست بەرچاوی خەڵک بکەم بەڵکو بە پێچەوانەوە من ڕەنگە خەوشەکانی مەسەرەن سیاستکردن بژمێرم و لێرە پرسیار لە جەنابەت بکەم لەبەرەوەی کە جەنابەت کەسێکی ئەسمونداری لە بواری سیاسیەوە ئەوەی کە من بزانم لە تەمەنی 16 ساڵی و تۆ سەرگەرمی جۆرێک لە سیاستکردنی قسەکە لەسەر ئەوەی مامۆستا کۆمەڵێک حقیقەتی استراتیژی شکستیان هێناوە ئەویش ئەوەیە کە ئێستا لەبەر دیدی هاوڵاتیان لە لای خەڵک سیاسەتی ئێمە لە هەرێمی کوردستان ئاوێنەیەکە بۆ پیشاندانەوەی شکستی باو بڵین تاچی کوردیان ئینسانی کورد بەدەیان حقیقەت هەیە وەکو ئەوەی کە کورد ئەوەتەی هەیە نابێ بە هیچ لە داهاتووشان نابێ بە هیچ کورد بۆەوە ناکرێ حکم ڕانی بکە بەڵکو بۆەوە ئەشێ حکمی بەسەرا بکرێ
ئەمانە مامۆستا حەقیقەتی تاڵن و ئەمە بەرمەبنای سەراحەت جۆرێک لە شکستی سیاسین. یعنی خەڵک بگاتە ئەو قەنەعەتەی کە کورد بە کەڵکی ئەوە نایە کە حکومڕانی بکە، بەڵکو هەتا حکم کرێ باشترە و ئەو دەسەڵاتی کە هەیە ئەو دەسەڵاتی حکومڕانی نییە، بەڵکو بە جۆرە لە جۆرەکان دەسەڵاتێکەوەی تر ناوێکی نییە. تۆ سەبارەت بە ماڵێکی کاک پەیوەند ئەوە بەداخەوە هیچێکە لە ڕاستی تاڵەکان. ئەو قسانی کردن شتێکیان هێنامەوە یاد. ئەو بینی پێشوو کتێبێکی مامۆستا عەبدولکەریم و دەڕیسم خوێندەوە. یعنی یادداشتەکانی باسی ژیان و تەمەنی خۆی دەکات. جا لە بڕگەیەکدا پرسیاریان لێ کردو مامۆستا ئەتۆ بۆ نایەوە بۆ کوردستان و لەوێ ڕۆڵی خۆت ببینی و دەروی خۆت ببین و زانایەکی گەورەی. ئەمە قسەکەی دەقی قسەکەی ئەو دیانم ئەوی دەڵێ ڕۆڵە کورد میلەت نییە، کورد میلەت نییە، بە واتایە کە گەل و نەتەوەیەک نییە کە تەبابێ ڕێک بێ ڕێز لە زانایانی بگرێ لە پێشەوایانی بگرێ. ئەوانە ڕاستیەکەی کاک پەیوەند وایە ئەوەی جەنابن دەڵێ خەڵک خەریکە هەموو شتێکی لە بەرچاو دەکەوێت، بەڵام عەرەب دەڵێن ئەلئینساف و خەیر الئەوساف و بۆ خۆت لەوانە شارەزای سروشتی برای خۆت بی هەرگیز بە کینە و بغزەوە و بە گرێوگۆڵی دەرونیەوە هەوڵم داوە قسە نەکەم، بەڵێ ڕقم لە زوڵمە، ڕقم لە خراپەیە، ڕقم لە دەستدرێژیە، بەڵام حقد و بغزم نییە بەرامبەر بە کەس. جا لێرەدا من وەکو چۆن خەتای ئەو کەسانە دەگرم کە لە هەڕەمی دەسەڵاتدان چینە سیاسیەکە کە زۆر خەتایانە، بەڕاستی خەتای خەڵکیش دەگرم کە کەمتر وا بۆ باسی خەتای خەڵک بکرێ. بە زۆری ئەوانەی کە قسە دەکەن بە زۆری خاتری خەڵک دەگرن، خەڵکیش عیبی نییە و بەڵام ئەوە حیزبە خراپە و ئەو دەسەڵاتە خراپە و بەڵام خەڵک زۆر باشە، جەماوەڕ ئێوە زۆر باشن. ئەم پێماوانیەوە هەموو قەنەعەتەوە قسە دەکەم. بۆ چای هیمالایە بەرزترین چایە لە دنیادا و لووتکەی ئیڤریست بەرزترین لووتکەیە کە 8,864 مەترە، واتە نزیکەی 9 کیلۆمەتر. لووتکەی ئیڤریست باشە. لووتکەی ئیڤریست کە بەرزترین لووتکەی لە دنیادا هەر خۆی لەوێ پەیدا بووە یاخود لەسەر چیایەک وەستاوە کە چای هیمالایە. چای هیمالایە چۆنە؟ پێشێ بنارە، بنکێکی هەیە، قەدێکی هەیە، دوای بەرز دەبێتەوە، لووتکەکە لەسەر وەیە. ئێمە ئەگەر ئەو چینە سیاسی بە لووتکەی دەسەڵاتیشدا بنین، بەڵام چێ بۆیان بۆتە بنکە و بۆیان بۆتە هەڵگرت خەڵکو جەماوەر. بۆیە دەسەڵاتی سیاسی ئەوانەی کە خۆیان بە حکومڕان دەزانن و فعلا حکمی ئەم وڵاتە دەکەن، خەتای ئەوەیان هەیە کە 30 ساڵە کاریان لەسەر ئەوە نەکردووە خەڵک پەروەردە بکەن، خەڵک هۆشیارکەنەوە، خەڵک بوێر بکەن. ئەوەی من ئاگادارم هەمیشە خەڵک ترسنۆک دەکەن و خەڵک سەرکوت دەکەن و خەڵک داڕوخاو دەکەن لە ڕوو ڕەوشتیەوە، لە زیاتیەوەی کە هەوڵدەن خەڵک و میلەت ڕەوشتێکی تونند و تۆڕی هەبێ، بوێر بێ، هۆشیار بێ، هەمیشە دەیانوی خەڵک دواکەوتوو بێ. ئەگەر تاک لە نێو میلەتدا ڕۆژنامە نووسێک، ڕاگەیاندنکارێک، سیاسەتمەدارێک، نووسەرێک پەیدا بێ، ئەو هەمویان 50 دەهۆڵقتی لە دژ ڕاز دەکەنەوە کە سووکی کەن و قسەی پێ بڵێن و سۆشیال میدیای تێبەردەدەن و ئەوانە. ئەو خەتای هەیە لە لایەن دەسەڵاتدان کە هەوڵیان نەدا ئەو خەڵک و میلەتە ئێمە کە کاتی خۆی ئێمە لەژێر چەکمە و پۆستاڵی ڕژەمی بەعەزدا بووین. وەکو من لە کتێبێکدا بە ناوی چۆنێتی پاکسازی و چاکسازیکردن لە کۆمەڵگادا کە یەکێکە لە کتێبەکانی مەوسوعی بەرەو باشتر تێگەیشتن و پێگەیشتن لێوەدا باسم کردووە. کاتی خۆی میلەتی ئێمە کە لەژێر دەسەڵاتی بەعەزدا زۆر عیبی تێدا پەیدا بوون. هەردی گەورەترین عیبی ئەوە بوو کە چەنگە پێشمەرگەیەکمان هەبوو، یەک دنیا جاش و سیخوڕی ڕژەمان هەبوون. خۆ دیارە ئێمە دەبوایە
اتخوا میلەتان کە دەکەونە ژێر چەکمە و پۆستاڵی ڕژێمێکی سیستەمکار عیبیان تێدا پەیدا دەبن فێرە ماستاوکردن دەبن فێرە خۆ دۆڕاندن دەبن فێرە چاوبەرەژێری دەبن فێرە نەفس نزمی دەبن بۆ ئەوە شتێکی سروشتێ لە هەموو مێژووی بەشەر داوایە کاتی خۆی بەنو ئیسرائیل لە ژێر چەکمە و پۆستاڵی فێرعەوندا زۆر عیبیان تێدا پەیدا بوون تووشی بێمتمانەی بە خۆیان دەبن تووشی معجەب بوون و سەرسام بوون بە دەسەڵات دەبن بەڵام دوایی دەسەڵاتێکی خۆماڵی حکمڕانیی خۆماڵی دەبێ هەوڵدا و عیبارە چارەسەرکە و صفاتی باش لە خەڵکدا پەیداکە تۆ تەماشا بکە کاک پێوەن لە وڵاتانە ئایا حکمڕانەکان مەلایکەن فریشتەن نەخێر هەر مرۆڤن بەڵام بۆ ناتوان لار بن جارێکم ئەو پابندن بەو سیستم و بەو چوارچێوەکە بۆیان دانراوە یەک دوو پێش ئەوان ئازایەتی خەڵکە خەڵکەکە یەخەیان دەگرێ قبول ناکە یعنی خەڵک قبول ناکە هۆشیارە بێدارە بە هەڵوێستە بوێرە و هەر ئازایەتی حکمڕانەکانی کە ڕێی ڕاست دەگرێ یاگە هەڵەیەکی کرد ئامادە دەبێت کە واز بێنێ لە پۆستەکەی خەڵک بەسەریەوە چاودێرە ئەوەی ئێمە وەکو گوتم ینی پەندی پێشینانە دەڵێ نەکەرە و نەبارە بە هەردووک لایەندا خوارە نە حکمڕانەکە بەو شێوە حکمڕانی دەکات کە پێویستە نە خەڵکەکەش ئەو هەڵوێستەی هەیە و لە ڕاستیدا زۆر جا خەڵک زەمینە خۆش دەکات بۆ ئەوە کە بەو شێوە حکمڕانی بکرێ ئەوە ڕاستی تێدایە بەڵام باشەوە خەڵک دواکەوتوو بوو ئەو خەڵک ترسنۆک بوو ئەو خەڵک ئاوا بوو ئەتۆ دەبێت لەو خەڵکە گەڕ هەرۆ خۆی بێ ئەی نابێت چاکیکەی ئەی تو دڵسۆزی حکمڕان بۆ خەڵک ئەوە نییە کە عیبەکانی چاکە ئەوە نیە سیفەتی باشی تێدا زیادکە ئەوە نییە کە فێرە ئازایەتی بکە وەکو عومەر خوالی ڕازی بێ قسە ناودارەکەی کە گوتی یەکێک پێی گوت ئیتەقی الله پارێز لە خوا بکە وریابە یەکێک گوتی چۆن وا بە گەورەی بڕواداران دەڵێ ئەویش گوتی دعه فليقلها لێگە ڕەبابیڵێ لا خير فيكم إن لم تقولوها ولا خير فينا إن لم نسمعها ئەگەر ئێوە نەیڵێن خێرتان پێوە نییە غەڕەخەن لە دەسەڵات نەکە خێرتان پێوە نییە ئێمەش خێرمان پێوە نییە گەر لێتان وەرنەگرین جا ڕاستە ئەوەی جەنابەت گوتت ئەو قەناعەتە سەلبیانە پەیدا بوون بەڵام خەڵکی پشک و بەشی باشی تیاندا هەیە و بەرپرسیاری یەکەمیش خەڵک دەبێ وەدەنگ بێ و خەڵک دەبێ خۆی بگۆڕێ و پێم وایە بە ئەندازی ئەوە کە خەڵک هەڵوێستی دەبێ ئەمجا خەڵکیش بۆ نەبێ کەسیش نەبێ بانجیکە باشە بۆ جەنابەت تۆدەوە لەو کاتم لەوەتی وە بیرم دێ کتێب دەنووسم و تار دەدەم و خەڵک کۆ دەکەمەوە و لە بۆنەی گشتی بە خەڵک دەڵێن کاکە لەو ڕۆژانەدا لە نازم لە فەیسبوک لەکوێ ئەو تارەکەی من پێش محافظەی هەولێر کە لەنەوە تو دوو لە بانگەشەی هەڵبژاردنەوەتە 30 ساڵ لەمەوە پێش هەرگوێ لە قسەکان بگن دەخواستیم گوتار ئەو کاتە وتم ئەم وڵاتە دەبێ هی هەمووانە خێر و بێرەکەی بە تەبایی دێ بەڕێوە بچێ دابگەری دەبێ بچەسپێ دەبێ پێکەوە بین کەس خۆی لە کەس بە زیاد نەزانێ ینی کۆمەڵی مەفاهیم و چەمکمان گوتوانە ئی باشە خەڵکە بووە تۆ تەماشا دەکەی ئینتیخابات دەبێ 125 بەشدار دەبن 175 بەشدار نابێ باشە 175 معناه لەم واقعە کە بەو شێوە بەڕێوە دەبردرێ بەگلەیەوە نییە ئی باشە خەڵکێک نییە لە واقع بەگلە دەوێت چاکیکە بۆ لەگەڵیدا نابێت ئێوە هەڵوێستی معناەوە ئەوە لە ئەو گلەیە لە دەسەڵاتەکە ناکرێت لە خەڵکەکە دەکرێت لە ڕاستیدا مامۆستا لە نێوانی خەڵک و لە نێوانی دەسەڵاتە کە باسی دەسەڵاتەکەم مەمیشاڵم دەسەڵاتی سیاسی واقعێک دروست بووە من وات هەیەکەم ینی تەسەوری واکەم کە ینی ئێستا سیاسەتکردن دنیاکی زۆر ئاڵۆزی دروست کردووە لەناو ئەم ئاڵۆزی سیاسیە مامۆستا تاچی زۆر سیر پەیدا بووە ینی با بڵێن یا بڵێن چاوەڕوانی زۆر سیر پەیدا بووە بیژەوەیە کە کەسێکە بێ بە ڕادیکاڵ و ئەم دەسەڵاتە ڕەتەکاتەوە کە هەر چاوەڕێ دەسەڵاتی سیاسی دنیای بۆ باش بکە نەخێر ئەبێ بە مەعارەزە و ئەم دەسەڵاتە ڕەتەکاتەوە بە جۆرە لە جۆرەکان هەر چاوەڕێکە کە ئەم دەسەڵاتە سیاسیە خۆشگوزارانی بۆ خەڵک بێنێ بە جۆرێشکە بێهیوا بێ لە هەموو شتێ بێهیوا بێ کەچی چاوەڕوانی لە دەسەڵاتی سیاسی هەمیشە هەمێنێتەوە کە ژانی بۆ بگۆڕێ مامۆستا ئەم ئاڵۆزی و ئەم مەسەلەن بۆ منە چاوەڕوانی لە دەسەڵات و ئەوانە و ئەم واقعی کە ئێستا دروست بووە ئەم خەڵکە بەم جەستە هەلایەوە یاخود با بڵێن بەم بماندوێتیەوە و بەم چاوەڕوانیەوە یعنی ئەگەر ئێستا کۆمەلگای کوردی وێنا بکەی لە باشووری کوردستان ڕەنگە کۆمەڵگایەکی چاوەڕوانی ناو بنێ زۆر باش بێ ینی ئەم ناوە گونجاو بێ بۆی مامۆستا ئەم چاوەڕوانیە تاکەی ینی سیاسەتکردن بەم شێوەی ئێستا
کە خەڵک هەر چاوەڕوانی لێ هەیە و ئەوش هەروەکو خۆی ئەمێنێتەوە. ئەم چاوەڕوانی ئەمانگەێنێتە کوێ؟ وڵا نامانگەێنێتە هیچ دەمانگەێنێتە داڕمان بە بۆ چوونی من و موای تێدەگەم هەر کەسێک هیمەت نەداتە بەرخۆی بۆ خۆی لە ذاتی خۆیدا هەست بە بەرپرسیارەتی نەکە هەر چاوەڕوانی لەم و لەو بێ مرۆڤێکی فاشیلە ئەگەر میلەتی بە میلەتێکی فاشیلە. بۆچی؟ خوای پروردگار پێمان دەفەرمێ وەقول اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون وستردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. سورة التوبة دا دەفەرمێ پیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە خەڵکەکە بڵێ کار بکەن یعنی هەر کەسە بە پێی خۆی. خوا سبحانه وتعالى و پێغەمبەرەکەی بڕواداران کارەکەتان دەبینن و دوایش دەجێڕدرێنەوە بۆ لای زانای پەنهان و ئاشکرا و هەواڵتان پێدەدا بەوەی کە دەتان کرد. هەمیشە چاوەڕوانی لە خەڵک جار چ لە دەسەڵات چ هەیە چاوەڕوانی لە خەڵکی دیکە هەیە لە خزمان هەیە لە ئەوە هەیە مرۆڤ بە هیچ ناگەێنێ. دەبێ کوردەواری خۆمان دەڵێن دەست لە دەست و قووەت لەخوا، دەست لە دەست و قووەت لەخوا، لە تۆ حەڕەکەت لەخوا بەرەکەت. ئەوە قوڵە نەزیلەیەکم دێنێتەوە یاد کە کاتی خۆی لە کتێبی قوتابخانە دەمان خوێن دەڵێ کڵاوکوڕە ینی زۆرە شۆلەکەیەکە هێلانەیەکی دروست کرد بنێ دەخڵێکدا لەنێو گەنمێکدا پەڵە گەنمێکدا پەڵە گەرمەکە زەرد بوو وەختی دروێنەی هاتبوو ئەوانە کڵاو کوڕەکە خۆی پەروەردگار دیارە سەلیقەی داوە بە هەموو ژیاندارێک کە چۆن بژیە و چۆن بەچکەکانی بەخێوکە دەڵێ تەمە لە پەندەکە داوا هاتووە دەناخۆکە زوێ لە کڵاو کوڕنە بۆ قسانە بکە بە بەچکەکانی دەگوت ڕۆڵ ئەگەر ساحەب دەغڵەکە هات گوێی لێ بگرن داخوا چ دەڵێ چونکە گەر بێت و درێوی بکەن دروێنە بکەن ئێمە دەکەوینە گۆڕێ. دیارە بەچکەکانیشی بای ئەوەندە پاراوازە نەبوون بفڕن دەڵێن باشە. ڕۆژی دایشان دێتەوە دەڵێن دایە وەڵا ئەمڕۆ ساحەب دەغڵەکە هات کوڕێکی لەگەڵ بووتی ڕۆڵە بەیانی دەبێت بە دراوسەیەکان بڵێین بێین دەغڵەکەمان بدورینەوە یا لەوە یەک دوو ڕۆژە داکوتی باش. بۆ دایکیان جێڕای و گوتی مادام بە تەمای دراوسیان تێکەوتووە دەڵێ تێگوشینی بە تەمای دراوسیان وشکە مەترسێن. ڕۆژێکی کە کابرا هاتەوتی ڕۆڵە دراوسەیەکان نەهاتن دەبێت بە خزمەکان بڵێین یارمەتیمادەن هەرەوە زێ بکەین دەخڵەکە بدورینەوە وتی بە مادام بە تەما خزمان تێکەوت بێ دیسان جێی مەترسی نییە. ڕۆژێکی کە هاتەوە گوتی وڵا لەگەڵ خوڕکات ڕۆڵە دراوسەکان نەهاتن خزمەکانیش نهاتن بەیانی دەبێت داسەکان پسوین سوونیانی تیشکردن داسەکانمان پسوین و بین دەست لە دەست و قووە دەخوا ئەم داڵەمان درەو بکەین دەکوتیجە ئەو جاجێگەی مەترسێ با بڕۆین من بەستەمەوەیە ڕازەکەی تەوان جەنابەت هەیە 101 قسە بەم دەسەڵاتە دەڵێ کەم قەت لەگەڵ جنێودان نیم قەت لەگەڵ قسەی ناشیرین نیم نازانم قسەی ناشیرین و جنێ و یا خەڵی فێرە بەردە فەڕکەکردن و یعنی هی ملەتانی دواکەوتویە بەهەرحاڵ 100 قسەی پێ دەڵێ کە هیچ چاوەڕوانیشی لێت هەیە تو کاکە مادەم هێندەی بە خراپ دەزانی ئەو قسانەی پێ دەڵێ هەموو چاوەڕوانی چێ لێت هەیە. لە ڕاستیدا دەبێت خەڵک لە زیاتی چاوەڕوانی لە دەسەڵاتێک کە دەزانێت فەشەلی هێناوە لە ئیدارەدانی وڵاتدا لە زیاتی چاوەڕوانی لەو بێ چاوەڕوانی لە خۆی بێ و هەوڵدا خۆی و خەڵک هۆشیار کاتەوە و بە دوای مافی خۆیان دابچن و هۆشیاریکی گشتی دەبێ ئەوە بێ. ئەوە یەک دوو ئەمن پێم وایە کاک پەیوەند دی خەڵک خۆ بە هەمووشی خۆی بە مەسڵمان دەزانێت خەڵکی هەرێمی کوردستان ئەم پێم وایە وەرچەرخان کاتێک لە ژیانی ئەم میلەتە ئێمەدا دەبێت بەڕاستی بگەڕێنەوە لای خوا. وەکو جارێک بەلایەنێکی سیاسیم گوت تماگاتان لە خۆتان بێ و حیزبی وهەیە خەڵک بە پارە دەکڕێ و ئەوانە و وشتیان وڵی جاری وایە خەڵکی باشیش دادەنین بەڵام دوایی ئاوە دەبن وشتم کاکە چارەسەرەکە بەوە دەبێ خۆمان بەخوا پەیوەستکەین ئەگەر بەخوا پەیوەست بووی گەورەی خوا مەزنی خوا بەرزی خوا خۆشەویستی خوا هێندە لە دڵتدا دەبێ جێ ئەوەی لە دڵتدا نامێنێتەوە فکر بکەوێت لە کۆیلایەتی بۆ خەڵک و خۆشویستنی بەهەشت و ڕۆژی دوای هێندە لە دڵتدا دەبێ فکر ناکەوێت لەوێ بە تۆزە پارێکی حرام خۆت بفرۆشی
چارەسەر بەهۆیە من پێم وایە ئەگەر خەڵکی ئەم هەرێمی کوردستانە ئەگە بەڕاستی بڕوادار بێ موسڵمان بێ پابند بێ بە شەریعەتەوە هەر لە ژیانی خۆیدا لە ژیانی شخصی خۆیدا لە ژیانی کۆمەڵاتی لە ژیانی خێزانیدا ئەو کاتە لە سەروی ئەوەوە دەبێت کە تەماعی تێبکرێ لە سەروی ئەوە دەبێت کە بترسێنرێ خۆ خەڵکیان بترسویان بە تەماع یا لە ترسان یا لە برسان بە زۆری بۆ وەزەکەی خۆی تێکداوە هەم شەرمەزاری دنیاە و هەم بەشخوراوە لە دنیادا و هەم لە ڕۆژی دوایشدا بە تەئکید سزابار و گوناهبارە کەواتە نابێت چاوەڕوانی لەو دەسەڵاتەوە بێ و حەقیقەت من زۆر کە قسە دەکەم بەڵێ بۆ وەکو بەڵگە تەواوکردنە لەسەر ئەوانەی کە چینی سیاسین بەڵام زیاتر مەبەستم پێ خەڵکو و میلەتە ئەوان دەبێ هۆشیار بن جاخو کاکە ئەوە کابرای دەسەڵاتدار خراپی بۆ نەهاتووە خراپی بۆ نەهاتووە کە بڕای بە ڕۆژی دوایی نییە من پێم وایە بڕای پێ دەبێت حسایی بۆ بکە بڕای بەخوا بە ڕۆژی دوایی نیە سەر بەرەوخوا بەرز ناکاتەوە هەر خەڵکەکە دەوێت خەڵکەکەژەوەی لە خزمەتیدایە بە پارەی حرام لە خزمەتیدایە خزمەتی دەکا ئامادەی کۆیلایەتی بکە کاک پێوەند خەڵک زۆر خراپی لاتەوە ئامادەی کۆیلایەتی بکە یاخۆ دەوێت دیکە سەری خۆی کەس کردو و دانیشتووە کاکە باشە ئەوەی دیکەش کە زوڵمی لێ دەکرێت ئەوە فەرزەن ئەتۆ زڵمت لێ نەکەیان تۆزە ژیانت دەسوڕێ ئەوەی دیکە کە بۆ نانی شەو ڕۆژ محتاجە ئەویش هاوڵاتی تۆ نیە برای تۆ نیە دراوسی تۆ نیە بۆ بیری لەویش ناکەیەوە دەبێت ئەوە بگۆڕدرێ بە خەڵک لە ڕاستیدا وەکو ئاەتەکە دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوا باقیش کۆمەڵگایەک ناگرتاکو ئەوان دەرونی خۆیان زۆری بیرکردنەوەیان هەست و نەستیان سلوک و ڕەوش و ڕەفتاریان دەبێت بگۆڕن مامۆستا ئەگەر ئەم دوڕیانە بگەینین بە یەک ینی دوڕیانی دەسەڵات و لەولاشەوە ڕێگای خەڵک هەردووچیان ئەم لە شوێنەکە بگەینین بە یەک ئەوە سەرحەت ینی جارشکە بڵم دەسەڵاتی سیاسی من بۆیە بە شێوەیەکی گشتیش ناڵم سیاستکردن چونکە هێزە سیاسەکانی دەرەوەی دەسەڵاتی هەر سیاسەتەکەن بەڵام دەسەڵاتی سیاسی بە مەسمان جۆرێک لە حکومڕانیە کە هەندێک پیان وایە گوناحە بڵێ حکومڕانی ینی قسەیکی زۆر ناتەواو دەرەجێ حکومڕانی چوارچێوەیەکی دیاریکراویەیە بەڵام ئەوەی کە ئێستا لە حکومڕانی ناڕەواتر ئەوەی بڵێ فەرمانڕەوا ئەوە هەندێکیان ڕۆژێ دووسێ برا وتیان مامۆستا بۆ جەنابەت ناڵێ فەرمانڕەوا وتم دەزانی بۆ شو فەرمانەکەی ڕەوان نییە حکم دەکاوتەوە حکم یعنی دەسەڵاتی هەیە و بەسەر خەڵک داوتەوە ما فەرمانڕەوای کوێ مامۆستا ئەم مۆدلە سیاسیە کە حکومڕانیە کات بەڵێ خەڵکی تووشی گومانێکی گەورەی سیاسی کردووە واتە هیچ هەوڵێکی سیاسی لە لای ئەمە ڕوونادا خەڵک ئیلا گومانی لێکە ینی ئەم ینی ئێستا دیسانەوە دەستەواژەیە ڕەنگە دروست بێ بڵێن کۆمەلگای ئەمەستا گومانی لە هەموو ئەو جوڵە سیاسیانێ هەیە وای کردووە هەر جوڵێکی سیاسی ئەگەر بەباری ئیجابی شابێ بەباری باشیش بێ خەڵک گومانی لێکا وەڵێ ئەم ڕێگایە لە کۆتایە یەتەوە ناوماڵی حیزب و ناوماڵی دەسەڵات و ناوماڵی ئەوانەی کە مەسەلەن بن خزمەتی خۆیانەکەن ینی کۆمەلگا ئێستا ترسێکی گەورە نامۆبوونێکی باوا بڵێن بەهێز هەیە واروەها گومانێکی گەورە هەیە لەوەی کە سیاست ئیتر بە هیچ جۆرێک خزمەتی خەڵک ناکە ئەمە چ زیانێکی لە خەڵک لەلایەک و لەلایەکیش لە دەسەڵاتی سیاسی داوە وەڵا ئەو زیانی لێداون کە یەکەم بێ هەست و نەستی کردوون دوو بێ هەڵوێستی کردوون خۆی هەر کەسە وەکم لە بینی پێشوو نامیلکەیەکم دەرچۆ بە ناوی گەنج و هەست و هەڵوێست ئینسان هەست و نەستی چۆن بێت هەڵوێستیشی وا دەبێ یعنی من ئەگەر لە دڵەوە ئەتۆم خۆشویست ڕێزم لێگرتی هەڵس و کەوتەکەشم وا دەبێ و هەروەها جا ئەو زیانەی لە خەڵک داوە ئەو جۆرە بیرکردنەوەیە ئەو جۆرە گومان بردنە ئەو جۆر لە پشت پەردەی ڕەشوە تەماشای هەموو شتێککردنە ئاخرگە لە پشت پەردەی ڕەشوە تەماشا بکەی ئەگەر تەماشای بەفری سپیشکی هەر بە ڕەشی دەبینی ئەو زیانەی داوە کە وا لە خەڵک بکە یەکەم بێ هەست و نەس بێ و دوایی بێ هەڵوێز بێ ئەوە یەک زیانێکی دیکەی لەدا ئەوەیە کە دابنیشن و وەکو کوردەواری دەڵدەن چاوەڕێ بکەن داخواست کەی قەزا و بەڵایەک دێت مەسەلەن ئەوە دەبێت کە ئەوە پێچەوانەی مسڵمانەتیە ئەمە باسی مسڵمانەتی دەکەین قەدەری خوا نەخشە و ئەندازەگیری خوا گشتگیرە بۆ هەموو شتێک ئەگەر میلەت ڕاپەڕێ میلەت
بە دوای مافی خۆی دابچێ مەبەستم لە ڕاپەڕینەوە نییە شەڕە بەردە ئەو بکە یعنی هەڵوێستی هەبێ بە قەدەری خوا هەڵوێستی بووە ئەگەر تەسلیمی واقعیش بێ هەر بە قەدەری خوا تەسلیمی بووە بەداخەوە هەندێک کەس دەڵێ کاکە نازم قەدەرەکە ئێمە بووایە کاکە خۆمان قەدەری خۆمان دەڕەخسێنی کەسێک کە نەخۆش دەبێ دەچێت بۆ لای پزیشک چارەسەری نەخۆشەکەی دەکات چاک دەبێ ئەوە بە قەدەری خواست شۆ بە قەدەری خواست چاک بووە ئەوی دیکە کە نەخۆش دەبێ ناچێ بۆ لای پزیشک خۆی چارەسەر ناکا و هەر بە قەدەری خوا سەردەنێتەوە وفات دەکات ئەویش بە قەدەری خوا هەروەها کەم تەرخەمی لەوەدا کە ئینسان تەندروستی خۆی نەپارێزێ بە قەدەری خوا نەخۆش دەبێ ئەوی دیکەش هەر بە قەدەری خوا ساخ دەبێ هەندێک کەس تەنیا بەبارە نەرێنیەکەی داوارەزانە قەدەرە بەبارە ئەرێنیەکەشدا هەر وایە وەکو جارێک عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ خەلیفەی دووەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئەبوو عوبەیدەی جەڕاح دەڵێ گە تۆ ڕانەمەڕێکت پێ بێ ئەگەر لە قەتپاڵێک بی لەوە ڕێنی لە شیو دۆڵێکە لەوە ڕوو جیاوزەمەندی تێدا بێ بە قەدەری خوا لەوێت لەوە ڕاندووە ئەگەر لە شی و دۆڵێکی بێ کە هیچی تێدا نەبێ قاقڕ دێمەکار بێت بە قەدەری خوایە لەو بەسەراتە داوە هاتووە کە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ ژمارەی لە موسڵمانیان بچن بۆ شام کە لەوێت تاعون بڵاو بۆتەوە پرسیان پێ دەکا بچن یان نەچن هەندێک دەڵێن با بچین دەڵێن با نەچین ئەویش دەڵێ ناچین ئەبوو عوبەیدەی جەڕاح دەڵێ ئەفیرارا من قەدەری لا یا عومەر ئەی عومەر لە قەدەری خوا ڕادەکەی ئەویش دەڵێ ئایا گە تۆ ڕانەمەڕێکت پێ بێ لە شیوێکی پڕ جیاوزەمەند دەی لەوە ڕێنی یا لێکی قاقڕ دێمەکار هەر کامێکیان بە قەدەری خوایە ئێمە گە بچین بۆ شام بە تاعون بمرین بە قەدەری خوا مردوین ئەگە بشگەڕێنەوە بە قەدەری خوا سەلامەت دەبین دوایی عەبدوڕەحمانی کوڕی عەوف خەریکی دەستنوێژە دەبێتەوە دەڵێن لەو بارەوە هیچی نەبیست دەڵێ با پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئەگەر بیستان ئەو نەخۆشیە لە شارێکدا مەسنە نێوی ئەگەر لە نێویشی بن مەسنە دەربەوەی نەتەنێتەوە تەشەنەکە کەواتە دەبێ خەڵک زیاتر هەست بە بەرپرسیارەتی خۆی بکاوە ئەو نائومێد بوون و ئەو ڕەشبینیە شتێکی زۆر خراپە و ڕێک پێچوانی عەقیدەشە چونکە یعقوب عەلەیهی سەڵات وسەلام کە ئامۆژگاری کوڕەکانی دەکا دوای ئەوەی کە یوسف ئەوە دیار نییە کە هەر خۆیان لە چاڵیان هاویشتووە دواییش بنیامینی براشی یوسف لای خۆی گلی داوەتەوەکەوە نازانێەوە یوسفە دوایەکێکی کوڕە گەورەکەشی دەڵێ منیش مادام ڕووم نییە بێمەوە لای بابم چکەوە دوو کوڕیمان ئەوە کردم دوو برام نایەم بۆ کاکە بچن بە بابمان بڵێن لەو کاتەدا یعقوب عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ بچن بە دواندا بگەڕێن یا بني اذهبوا فتحسسوا من يوسف وأخيه ولا تيأسوا من روح الله إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون رولا كان بچن ليوسف لو براكيشي بقرن وات بنيامين چونك أويدي كوديارة ونا أميد مبن لا دروي خوا روح لهذا معني درو ليكرنوية لدرو ليكرنوية خوانا أميد مبن تنيا بيبروان لدرو ليكرنوية خوانا أميد مبن بويا أو بحقت بيشواني إيمان وعقيدة إسلاميشة وببيانوي قدر وقدر إخوة ومان بسراتنا كاك تو بقدر إخوة دانيشتوي بقدر إخوة توين رابري بقدر إخوة تسليم واقع دي بقدر إخوة بقش واقعي شيء ظالمانو خراب دا دسيوا دبيتو بأرشي سرشاني خود هلسي جاء أو خود سطاحفتا بينجي خلق كبجدار نابي لهالبجار من دا أو جورة بيروك ڕەشبینانن وا لە خەڵک دەکە خەڵک نائومێد دەکا و من پێشم وایە بەشێک لە دەسەڵات داران و چینە سیاسیەکە پێی خۆشە خەڵک وابێ زانی بوو خەڵک بێ هەست و نەست و بێ هەڵوێز بێ بۆ خۆی حکمڕانی خۆی دەکا و خۆ بڕاشی بە ڕۆژی دوایی نییە یعنی من کەس تۆمەتبار ناکەم کە کافرە بەڵام من پێم ئەگە کابرا حسابی ڕۆژی دوایی بکە ئێستا دەزانێت چۆن مامەڵە دەکا هیچ تێدا نابینم حسابی ڕۆژی دوایی بکە ئەوە هیچ کە نوێژ و ڕۆژ و ئیلتیزاماتی دینیان هەر نییە وەکو کابراک بە کابراش گوتی وەڵای نەمدیوە نوێژێ بکە بەس دیمە ڕۆژێ بخوا ئیمانە هیچ وانە ئێ باشە تۆ کە تۆ قیادەی سیاسی چێ و میلەتە موسڵمانەی جا تۆ تەماشا میلەتە موسڵمانە بکە ئەوەی دەچێت بۆ مزگەوت و تەراویح دەکا و ڕەمەزان و خۆی مشەوەش دەکا کەچی چینێکی سیاسی بەسەری حاکم ئەهلی نوێژ نییە ڕوو ئەهلی مزگەوت نییە ڕوو لە خوان نییە
ئەنجا بێ هەڵوێستیشە لە بەرامبەری دەجا ئەو تەوانە و دەسەڵاتدارانە پێی خۆشە خەڵک وابێ و هەر بۆیش تۆ ئەگەر هەر ئەوەندە نیە خۆ کاک پێوت تۆ تەماشا بکە چەند کەناڵیان داناون و چەند کەسیان داناون بەکریان گرتوون تەنیا گومان و دوودڵی بڵاو دەکەنەوە تەنیا ئیشانەوەی ئەخلاقدا ڕوخێنن خێزان هەڵوەشێنەوە خەڵک سەرگەرمی غەریزەکانی خۆی بێ بۆ خەڵکێک ئاوا بە لەهو و لەعب و غەریزەکانی خۆی سەرگەرم بێ وەکو لە کتێبی گریجی ڕەوشتە سیاسەتدا باسم کردووە کە کاتی خۆی لە لیدیا دەسەڵاتدارانێک ئاوایان ئەوە کردو دوای کە گوتراوە لۆدی و دوایی لە کوردواری خۆن دەگوتراوە لۆتی هەر لەوەوە هاتووە کە خەڵک سەرگەرمی غەریزەکانی خۆی بێ خەریکی ئارەزوەکان خەریکی گوناح و تاوان بێ خەریکی لەهو و لەعب بێ ئەوە شازوان هەڵدەبژێرین ئەوە مەسەن ڕۆژی ڕەنگەکانە ئەوە چی شتانە چی ینی شتی بچووک بچووک شتی نزمن و هەمووی چارچێوەکەی بریتێ لە جۆڵاندی غەریزەکانی خەڵک باشە خەڵک ئەدی ژیانی ئەدی نەکەر ئێستا ئەدی ئایندەی جیلەکانی ئایندەی نەوەکانی نابێت خەڵک هەز بە پرسیارەتی بکە بەڵام ئاوەی خەڵک بەو شێوەی لێکرا ئەوە لە ڕاستیدا باشترین بەرژەوەندی تێدا بۆ دەسەڵاتێکی مزەیەفی غاشم کە خۆی بەسەر خەڵک دەسەپاند پێی خۆشە خەڵک ئەوە حاشا ینی بێ هەست و نەست بێ و بێ هەڵوێز بێ و ئێش حکمڕانی خۆی دەکەوتەوە مامۆستا ئەگەر دوو هێزی زۆر دیاریکراو لە هەرێمی کوردستان کە بە جۆرە لە جۆرەکان حکمڕانیەکەن یا بڵێن حکومەکەن لەم دۆخە بەرپرس بن ئەو دۆخی کە ئێمە باسێکین ئەو دۆخی بێمەتمانەی ئەو دۆخی باوڵێن ناومێدی گومانکردنە بەڵام مامۆستا بیرمان نەچێ خۆ ئەم ناومێدی و گومانکردنە خەریکە سەری هێزەکانی تریژە خوات ئەوانی لە شوێنی خۆی هێشتۆ کە لە ناو دەسەڵاتە لەم لاوە هێزەکانی تر لاوازەکە باشە وەزیفەی هێزەکانی تر چییە بۆ گۆڕێنی ئەم گومان و دوو دڵی و ڕەشبینی و ئەو جۆرە لە سەرگەردانی خەڵک ئەخر ئەمە بە جۆرە لە جۆرەکان جەنابشت باست کرد ئەمە جۆرێکە لە سەرگەردانی مامۆسایانی ئەم سەرگەردانی سیاسیە وای کردووە کە خەریکە تاچی ئێمە بە تەواوی لە ژیان سەرگەردانە بێ باشە ئەی هێزەکانی تر ئەرچیان چییە ئەی ئەوان نابێ مشهور لەوە بخۆن کە ڕاستجگەلەوەی کە نێڵن سەری خۆیان بخوا مشهورێکیش لەو کۆمەلگایە بخۆن بەڵێ وڵا کاک پەیوەند هەم هێزەکانی دی هەم سەرجەم هاوڵاتیان هەمویان بەرپرسیارن و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە خێرخوازیەکان ڕێکخراوە مەدەنیەکان و لایەنە سیاسیەکان و ئەو کەسایەتیانەی کە چ کەسایەتی سیاسین عشایرین نووسرن لیدینن چۆنن یعنی کە خەڵی بە قسەیان دەکە هەمویان بەرپرسیار هەر کەسە بەپێی خۆی گومانی تێدانە هەمووی بەرپرسیارە بەرامبەر بەو واقعات دژوار و سەختە کە بیگۆڕن و من پێشم وە هەر کەسێک دەبێت لە خۆیەوە دەست پێ بکە یعنی کەسێک کە ڕەخنەی هەیە لەم شێوە حکومڕانیە ناوێت لە نێو حیزبەکەی خۆشی هەروە بکە و کەسێک کە ڕەخنەی هەیە لەم دەسەڵاتە کە جەماوەر و خەڵک بە غەریزەکانی خۆی مەشغوڵەکە نابێت ئەویش بە ڕۆژێکە هەروە بکە مێنە هیچت نەکردەوە هیچت نەکرد پاشان کەسێک کە ڕەخنەی هەیە لەو حیزبانەکە خۆسە پێن و دیکتاتور نابێت لە حیزبەکەی خۆی هەروە بکە بە قسەی کەس نەکە وجێ بۆ کەس نەگرێ و پێی وابێ کە هەرچێ و گوتی هەروایە بە لۆژیکی فرعونی حکم بکە کە من ڕەخنە و تێبینی هەیە بە حەقت لە خەڵکی دیکەش و لە لایەنەکان دیکەش خۆ ئەوەی دیکەش خۆ فریشتەی بێ هەڵە و بەفری بێ پاڵانین پاشان جگە لە لایەنە سیاسیەکان ئەو خەڵک و جەماوەرە ئەو خەڵک و جەماوەرە هەمووی ئەو لایەنە سیاسیان لەسەر شانی خەڵک و جەماوەر وەستاون خەڵکیش بەرپرسیارەتی هەیە و کاتی خۆشی زۆرمان باس کردووە کە خۆی پەروەردگار لە سوڕەتی ئەعرافدا دوای ئەوەی کە باسی ئەوە دەکا تاوان بارانە دۆزەخدا کۆ دەبنەوە دەفەرمێ قالت أخراهم لأولاهم ربنا هؤلاء أضلونا فآتهم عذابا ضعفا من النار شوێن کەوتوەکان ئەوانی شوێن کەوت بوون ئەتباع بەوانەی کە پەیڕەویان لێکرا بوو گوتیان پەروەردگارمان ئەوانە ئێمەیان گومڕا کرد بوونە سەرکردەمان و پێشمان کەوتن با سزای ئەوان دوو قات بێ یاخود چەند قات بێ خوا چی دەفەرمێ سبحانه وتعالى قال لكل ضعف ولكن لا تعلمون بۆ هەر کامێکتان عەزابی دوو قات یاخود چەند قات هەیە بەڵام نازانن جا ڕوونکەرانی قورئان وەکومە لە تەفسیری سوڕەتی ئەعرافدا
کە بەرجی شەشی تەفسیرەکەمە تەفسیری قورئانی بەرز و پێش ڕوونکەرەوانی قورئان گوتویانە باشە ئەوە هی سەرکردەکان سزاکەیان دوو قاتە کە خۆشیان ڕێی ڕاستیان نەگرت و خەڵکەکەشیان هەڵخەڵەتاند ئەدی هەڵخەڵەتێنرا و شوێنکەوتۆکان بۆچی دوو قاتە دەڵێ ئەوانش لە زیاتی خۆشیان و لە زیاتی ئەوانەشیان کردوتە سەرکردە ئەوانش هەر بەربەڵان دوایی پەیڕەوی لێکراوەکان بە توانجەوە بە پەیڕەوی کەرەکان و بە شوێنکەوتۆکان دەڵێن فما لكم علينا من فضل ئێوەش هیچ امتیازتان بەسەر ئێمەدا نییە ئێستا زۆربەی خەڵکەوە نازانێ زۆربەی خەڵک هەر وەرەزانێ کاکە ئەو حیزبانی حکمڕانن ئەوانەی کە زۆ خۆ دەسەپێنن هەروانە گوناهبارن هەدی تۆ گوناهبار نی بە دواوانەوەی بۆ هەڵوەست وەرناگری لە ڕاستیدا هەموو بەرپرسیارن هەر کەسە بە پێی خۆی هەڵبەتە هەر کەسە بە ئەندازەی خۆی چەندی دەست دەڕوە چەندی دەنگ دەڕوە چەندی لە توان نادەهێ ئەوەندە بەرپرسیارە بەڵام هیچ کەس نییە بەرپرسیار نەبێ كلكم تەماشای فەرمایشەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەر کامێکتان چاودێرە و بەرپرسیاریشە بەرامبەر بە خەڵک و کۆمەڵگاکەی خۆی کەواتە هیچ کەس لە بەرپرسیارەتی بەدەر نییە و دەبێت خەمی گشتی بێ خەمی هەموو لایەک بێ وەکو باسم کرد لە وڵاتانی ڕۆژئاوا چەندە ئازایەتی حکمڕانەکانەکە پابندن بە سیستەم و بە یاسا و ڕێسەکانی کە دایاناوە بە بەڕێوەبردنی وڵاتەکەیان دوو هێندە ئازایەتی خەڵکەکە نایەڵن ئەگە هەر کەسێکەوە بوو زەختی لێ دەکەن خۆ پێشاندان دەکەن و لای دەبن لێرەش چەندە خەتای حکمڕانە خۆسەپێنەکانە سێ هێندە خەتای خەڵکەکەیە کە هەر بە دوایانەوە کاکە 30 ساڵە خەڵک بە دوای ئەو دەسەڵاتە مزەیەفەوەیە هەر بە دوایەوە هەر لە دوای دەچێت و یاخو لە بەرامبەر یا بێدەنگە تۆزە پارێکی حرام تۆز ئیمتیازاتێکی حرامی دەدرێت و قەناعەتی پێکردو دانیشتووە مامۆستا جان سوپاسە دەکەین ئەڵقەیشمانە 101 کۆتایی هات درێژەی بابەتەکەمان ئەخینە ئەڵقەکانی داهاتوون ئینشاءالله خوا پشتیوان بێ بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم ئەڵقەیەشمان تاکو بێ گەشتنەوەیەکی دیکە ئەمە تا بەخوای گەورە ئاسپێرین خواتان